بۆیە با ئێمە هەوڵ بدەین ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگە کچمان هەیە دایکی بەڕێز باوکی بەڕێز کە کچەکەت بەشوودا بڵێ کچەکەم بەش هیچت پێ ناڵێم من ئەگە خوێندەواریشم نەبێ ئەگە کتێبی پەروەردەییشم نەخوێن بێتەوە علم النەفسیشم نەخوێن بێ ئەم پێغەمبەری ئیسلامە صلی الله عليه وسلم حەد بۆی ئاسان کردوین کچم سێ سیفەتت تێدا بێت بەهەشتی دەبی کچی خۆم دایم بە خۆت لە لای مێردەکەت خۆشەویستکە قەد عینادی لەگەڵا مەکە دڵی ڕازیکە لە هەموو کەس باشترە بۆت وەکو شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع فتاوادا لە مجەلەدی 32دا لە لاپەڕەی 260 دا دەفەرمێ وليس على المرأة بعد حق الله ورسوله أوجب من حق الزوج لە دوای حەقی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کەسێک بۆ ئافرەتێک کە شووی کردو مێردی هەیە لە حەقی مێردەکەی زیاتر لەسەری نییە یعنی ژن ئەگەر شووی کرد نە باوک نە دایک نە خوشک نە برا نە میوان نە خزم نە دۆست نە هاوڕێ هیچیان نابێ بەرێتە تای تەرازووی مێردەکەیەوە چەند جوانێ بە کچەکانمان بڵێ کچی خۆم لەمڕۆوە کە لەم ماڵە چوویتە دەرەوە مێردەکەت لە ئێمە ئەساسترە بۆ تۆ بەس ئاگال لە دڵی هاوسەرەکەت بێ کچی خۆم دایکێکی میهرەبان بە بە ئومێدی خوا لە دوا ڕۆژە کە مناڵت بوو هەر بەچکەت نەبێت دایک بە ڕۆڵە گیان قەت عینادی لەگەڵ مێردەکەتان مەکە دایمە تۆ دەست پێشکەری بکە بۆ ئاژبوونەوە مێرد منداڵێکی گەورەیە ئەو قسەیە نازانم لەکوێدا خوێنمەوە بەس زۆر قسەیەکی جوام و بەلامەوە ئەڵێ پیا و مناڵێکی گەورەیە هەر عینە مناڵە پیا و هەر یەکێک پیاوە کە چەند مناڵیش هەیە چۆتە تەمەنەوە عینی تەبیعەتی مناڵی هەیە لە لای ژنەکەی بەس ئەوەیە ڕیش و سمێڵی هاتووە مناڵێکی بە قەڵافەت گەورە ئەوانەیە بەڵام عینی مناڵ مەکر دەکات ناز دەکات چۆن مناڵ دەوێت باوکو دایک بە دەوریەوە بن پیاویش بە هەمان شێوە دەیەوێت ژنەکەی ئەوە نازی هەڵبگرێ مناڵێکە بەڵام گەورەیە جا ژنی لێزانەوەیە ئەم منداڵە چۆن نازی ڕادەگرێ هەمووشی بە قازانجی خۆی دەگەڕێتەوە هەمووی بە قازانجی دایک و باوکەکە دەگەڕێتەوە بەیانی تووشی سەریێشە نابن تووشی لەگجیابوونەوە نابن بەم سێ چوار کەلیمەی پسێ کەلیمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم الودود الولود العود بەخوا هەموو کێشەکان چارەسەر دەبن ژیان دەبێتە بەهەشت